سكت شو أنا هاك مايكي بوغ ندو البرلمان تزويرة ندو التزوير أو صاحب سكت شو باقي سكان باش ما سكان كيف ينادوا شاسوار مدوني لا نموت جراكر علينا دو البرلمان تزويره اكل تزويره بوات تدير ولا من هو سكان سوريا علي لا السلماني لا ستات لا يواستي شوي لا ستتكان في ست شوي علي اجر شو اتتيا ورا بابروين فيش كان مكتب سياسي سركداتي بارتي اللي يجي اللي جوران بابرو كو بار ورقني شرعيه دابو برلمان بالسار من كاتك دوسيك جدي هلا ديتوا شركه الدابو بقول كهرباء انا بموت برامل ما هو ما طالب عن يلي طاف يلا كل فارده مو يعور فرق فارده ولا تتفاردوها بيستدوم اللي نتبغى كما صفقات ثاني ما ولا يواس بابا واسفل طبعا هو مشكلة يعني كاتي اعتمد وسيكي جدي هالبيت او خلقدين بارحة طبعا كاتي كدوسيكي جدي هلا ديتوا او هيك كان يعني بارحال من فاهمك اخو مقالم طبعا وزارتي بنا فاي دولة وزارتي كهرباء كاركاني تواكل انجمني وزيران بالريار لسر نرخي كهرباء بدا امن الخي كايستا دايا ناو اجگار گرانه هرچند الين تا اسن نرخمان دیاری نکردووە بەڵام جێی سەیرە چکە ئێستا پارە لە خەڵک وەرەگیرێت بێ زەحمەت کێ قەراری لەسەر ئەو پارە زۆرە داوە کە لە خەڵکی کوردستان وەرەگیرێت ئەم نرخانە بە هیچ شێوەیەک دراسەی دۆخ و بژێوی خەڵک نەکراوە بۆ نمونە تا 750 کیلۆ کە کەمترەکە لە 5 ئەمپێر 80000 داناوە زۆرە و ئەگەر 900 کیلۆ بەکار بهێنی بۆ هەر کیلۆیەک لە دوای 750 و 166 دینار دەدەن ناکرێتەوە خۆت بە 40 دینار بیکڕی 106 دینار لە هاوڵات پشتیان بسێنی دراسەی دۆخی خەڵکیان نەکردووە ئێستا ئەنجومەنی وەزیران بڕیارە لە ڕۆژانی ئایندا قەراردرا من دڵنیام ئەمە تووشی ڕەتکردنەوەی سەرتاسەری خەڵکی کوردستانە بێت چکە خەڵکی ئیمکانیەتی نییە و هەر بۆ زانیاریشتان هیچ گەرنتیەک نییە موچە بەم شێوەیە بەردەوام بێت چکە بەداخەوە بەهۆی سیاسەتی هەڵەی نەوتەوە ئێستا دۆسیەی نەوت لە دەستی شەریکاتی نەوتایە کە بڕیارە بەیانی کۆبوونەوەیە بکەن بە ئەگەری زۆرەوە شەریکاتی نەوت لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا ناگەنە ڕێکەوتن لەبەر کۆمەڵی ئەسباب لەوانە داوای ملیارێ دۆلاری نەوتی 24 کە عێراق نایدا لەو داوای پارەی پێشەکی نەوت و کۆمەڵێک شتەکەن ئایا کە کێشە بۆ خەڵکی کوردستان دروست بوو کەمەندامێ کرێچیەک لەکوێ ئەتوانێت 150,000 100,000 120 وەزیری کارەبا وتوویەتی وایە ئەم پارەی کارەباییەتەوە لە نرخی مۆلیدە و کارەبای ڕئیسی کەمترە یەکەم هەڵەیەکی گەورەیە حکومەت خۆی بەراوردکە بە مۆلیدەیە کابرا لە لاکۆڵانە دایناوە ئیشێکە دووەم وانە چونکە بۆ پێشتر لە مۆلیدە ئەگەر لە مایەکە هاوڵاتی کیاسای 60,000 دابێ و 30,000 ڕئیسی دابێ 90,000ەکە ئێستا هەمان بڕبەکار بێنی نسکەی 175,000 دینارەکە بۆ ئەوەی ئەم بڕە ڕەت نەکرێتەوە ناکرێت کارەبان لە کوردستان معاشی مامۆسایە لە سعودی 8 دەی کوردستانە کارەبا لە کوردستان 2 دەی سعودیە بێ دۆخی اقتصادی تورکیا هەڵاوسانە کارەبا لە هەرێمی کوردستان زیاتر لە 2 دەی تورکیا بێ کارەبا زیاتر لە مالی زیاگرانتر بێ وە لەکوێ گرانتر بێ ئەمە پێویستی بە مراجعەکردنەوەیەکی گرنگە بە دڵنیاییەوە پەیامی کورت و پوختەوەیە دەیان ڕێکخراو لە سەرجەم قەزا و ناحەکان دروست بوون
بۆ نمونە خەڵکی ڕاپەڕین تێکڕا بۆ نمونە ڕادیۆ قەڵا ئەم کارەبا ڕەتەکاتەوە ئایا منتیقەی هەمووی بێکارەباکرێت گەرمیان هەمووی بێکارەباکرێت خەڵک توانای ئەمەی نییە بۆیە پێویستە ئەم نرخە پیاچوونەوەی بۆ بکرێت پێش قەراردانە بێت دراسی دەخل بکرێت بۆ نمونە 88,000 ئافرەتی بیاوسەر هەن لە 2014 معاشیان نییە کرێچیش بن بەچی بتوانێت 150,000 کرێی کارەباکە ناتوانرێت بۆیە پێش قەراری ئەنجومەنی وەزیران گرنگە پیاچوونەوە بەم نرخانەدا بەستونیە بە هیچ ئێوە پەرلەمان دانیشت بەداخەوە پەرلەمان ناتوانن بە دڵنیاییەوە کە پەرلەمانە کتیب بوو ئەتوانی بانگێشتی وەزیر بکەیت بانگێشت بەڵام ئەمان ئێستا کاکی هیچ بە هیچ بە هیچ قانونێ ناکەن نەک ئەوە یعنی تەنانەت هیچ بە قەراری مەحکەمە داکەن بۆ نمونە ئەوە ئێستا یاداشتی هەرچی خاوەن کۆمپانیا و شوێنی بازرگانی هەولێر هاتووە محکەمەی هەولێر نەک بەخا قەراری داوە کۆمپانیای بۆی نییە پارەی کابلی بازرگانی وەرگە ئیش بەمەش ناکەن یعنی حکومەت چۆتە دۆخێک و ئیش بە هیچ قانونێ ناکەن لە بازرگەکان بە ناوی کۆمپانیاوە پارە وەرەگێ فڵانەدا بە کەرتی تایبەت کوالێتی کۆنترۆل یعنی دۆخێ دروست بووە ئیش بە هیچ قانونێک ناکرێت خەڵک دەتوانێت سکاڵا بکە ئەگەر گران بێ کاک عەلی خەڵک دەتوانێت سکاڵا من سێ جار لەگەڵ سەرۆکی دەستەی مافی مرۆڤ قسەم کردووە سەرۆکی دەستەی مافی مرۆڤ چووە بینی بێتی بەڵام تا ئێستا ئاسایش هیچ شتێک لەسەر دۆسەکەی ناوە لەسەر دەستگیرکردنی ئیسلام سێباری دەستگیرکردنەکە ئێمە دەستگیرکردنێک سیاسیە ئیسلام سێباری لە عومرەی وەزارەتە ئیسلام سێباری موچەی نییە ئیسلام سێباری دوێنێ دراتە لە مەحکەمە ڕۆحانی دادگای سەربازی کراوە لە دادگای سەربازی کراوە ئەزای چۆنە ئەم یاریی پارتیەکە زۆر ناشیێن لە بەردەم خۆیانە خەڵک کوردن شەباڵ سوستەیە بە بەڵام کاتێک کە دێی باسی ئەوەیەکەی هەموو ڕۆژە 300,000 بەرمیل نەوتە ڕۆ دینارێکی داهاتەکەی دیار نییە باسی ئەوەکەی لە بازگەکان سەرانە وەرەگرن باسی گرانکردنی کارەباکەی جەن لە گرانکردنی کارەباکە موسوعەتر هەیە لە گرانکردنی کارەبا پێکتر هەیە خەڵک کەمتر کارەبا بەکاربێنێ بەرهەمی کارەبا 2 ساڵێک دوو هێندە زیاد دەکات